کێشەکانی نێوان لایەنە سیاسیەکان و نەبوونی یەکدەنگی و پرسە سیاسی و نیشتیمانیەکانە کەوای کردووە دۆخی هەرێمی کوردستان بەرەو شێواوی بچێت. دەمە لە کاتێکایە کە لایەنێکی سیاسی لە بەغدا بەڕێکەوتن لەگەڵ چەند لایەنێکی دیکە کاریگەری نەرێنی لەسەر دۆخی عێراق و هەرێم جێهێشتووە. ئەمە جگەل لەوەی کە یەکدەن نەبوون بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن هەیە کە هەموارکردنەوەکەی وەکو هەوەی کە هەموو چاودێرانی سیاسی و لایەنەکانیش ئاماژەی پێ دەکەن کە لە سوودی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بەڵام پێداگری لایەنێک لەسەرەوەی کە ئەو هەموارکردنەوەی نەکرێت دوای کردووە کە دۆخی هەرێمی کوردستان زیاتر بەرەو ئاڵۆزی زیاتر بڕات. لەم تەورەیە دەپرسین کێشەکانی هەرێمی کوردستان لە نێوان چارەسەرکردن و شێواندندا بەکوێ دەگات. ئایا ڕێکەوتن لەسەر پرسە سیاسیە نیشتیمانیەکان کارێکی قورسە؟ ئێمە دەمانێن پرسیارانە و چەندین پرسیاری تر ئاراستەی بەڕێز عەبدولقادر هەرچی کە بەڕێزیان چاودێری سیاسیە و لە ئاکرێەوە لەگەڵمانایە پرسیارەکان ئاراستەی بەڕێزیان بکەین. کاک عەبدولقادرم کاتت باش، سڵاوت لێبێ. من سەرەتا بەوە دەست پێ دەکەم کە ئایا ئەم بابەتی کە پەیوەستە بە ئەوەی کە یەکدەنگی نیە لە نێو هەرێمی کوردستانە بۆ بابەتەکان وای نەکردووە کە زیاتر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بەرەو ئاڵۆزی زیاتر ببات و ئەمە شۆکارێک بۆ بۆی کە لە هیچ پرسێکە لایەنەکان ناگەنە ئەنجامێکی دروست. بەڵێ ئەو کاتەی بەڕێستان باش، بەیانی کورتچات و بینەرانی کورتچات نیوز باش. ئەگەر سەیرێک بکەین مێژووی مرۆڤاتی بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی هەرێمی کوردستان و گەلی کورد پڕەتی لە داستانی لەو شێوەیە کە بۆ چارەسەرکردنی کێشەکان لایەنێکیان لایەنەکانی سیاسی ڕوو لە وڵاتانی دراوسێ یان وڵاتانی جیهانی یان زەلهێزەکان دەکەن بۆی بیانەوێ بەرژەندەکانی خۆیان بپارێزن. ئەوە داستانەکان زۆربیان کۆتاییەکی بەهرەدار بۆ گەلەکەیان نییە. ئێمە دەزانین لە کاتێکدا کە تۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ دەستەبەرکردنی دەستکەوتەکانت بۆ پاراستنی بەرژەوەندیەکانت ڕوو لە وڵاتێک دەکەی کە ئەم وڵاتە خۆی بەرژەوەندی لە شێواندن لە ناسەقامگیری هەتا لە بواری ئابووری ئەمنی استراتیژی ئاسایشەکان لە وڵاتەکەی تۆدا هەبێت بێگومان چارەسەریەکی باشی بۆ وڵاتەکەی تۆ نابێت. لە ماوەی ڕابردوودا بینیمان ڕێکەوتنەکان شێوەی گۆڕەپانی سیاسی عێراقیان بە شێوەیەک شێواند کە ئێستا گەیشتۆتە جۆرێک لە جۆرەکان گەیشتۆتە بنبەستێک کە چارەسەرکردنی کێشەکان تێیدا ئەستەمە و باس لە نەمانی حکوومەت دەکرێت، باس بە هەڵبەشانەی حکوومەت و پەرلەمان دەکرێت، باستەوە دەکرێت لەوانەیە ینی جەنگێکی ناوخۆیی دەرگای لە وڵات گرتووە، خەڵک شێواوە، ئاسایش نەماوە، بۆ لە هەمویان گەورەتر سەرمایە گوزاری و بەرهێنان کە ڕەگی ئەساسی وڵاتن تا ڕادەیەکی. کاک عەبدولقادر پێت وان نییە کە ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێ بەتایبەتی ئەوەی کە یعنی پێداگریەک عینادێکی سیاسی ئەبینین بەوەی کە تەنها خواست و ویستێگێ بۆی کە لایەنێکی قسەکانی خۆی سەر بگرێ، لەگەڵ ئەوەشە ئەمە کاریگەری نەرێنی نەکردوتە سەر ئەوەی کە ئەوەندەی لایەنە سیاسیەکان ئێستا سەرقاڵی ئەو ململانێ ناوخۆیی ناو هەرێمی کوردستانن پرسێکی گرنگی وەکو پرسی بەشداریکردن لە حکوومەتی داهاتی و عێراقی خود پرسی نێوان هەرێم و عێراق تا ڕادەیەک لەبیر کراوە بۆی کە یعنی ئەو پرسێکی گرنگە و چەندەها جاریش کە پێش ئەوەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەشداری هەر حکوومەتێ بکەن ئەم پرسانیان وەکو پاکێجێ خسۆتە بەردەمی لایەنەکان، بەڵام ئێستا ئەوە نابینین. ئەزین چۆنە خۆ ئەم کێشەیە تەنها کێشەی لایەنێکی سیاسی تەنها لە کوردستاندا نییە. بیرمان نەچێت ئەم تەحالفەی لە بەغدا دروست بووە، ئەم تەحالفەی لە عێراق دروست بووە، تەحالفێکی سێ لایەنەیە و تا ڕادەیەکی زۆر ئەوەی ڕۆژێک سەرخەتێکی وانەیەکی سیاسی خوێن دەبێت ئەزانێت کە ئەم تەحالفە زۆربەی جێبەجێکردنی ئەجنداکانی دەرەوەی وڵاتن، یعنی ئەجندەی عێراقی نین، ئەجندای کوردی نین. بێگومان پێشتر
لە سات و کاتەکانی پێشتر لە ڕێکەوتنەکانی پێشتر نەخاسمە بە تایبەت لەو سەردەمانەی کە خوا لێ خۆش بوو مامجلال لە ژیاندا مابوو زۆربەی ئەو ڕێکەوتنانە بە یەک پاکیج سەرەتا لە کوردستاندا چارەسەر ئەکرا، ئامانجەکان دیاری ئەکران، دەستکەوتەکان دیاری ئەکران، تا ڕادەیەک ئێمە کۆکەرەوەی نێوماڵی خەڵک بووین، ئێمە کۆکەرەوەی کورد مەبەستم کۆکەرەوەی نێوماڵی شیع بوو، کۆکەرەوەی نێوماڵی سوننە بوو لە بیرمان نەچێ. ئێمە لە کۆتایی نەوەدەکان لە کۆنفرانسەکانی ئۆپۆزیسیۆندا توانیمان گەورەترین ناکۆکی سیاسی لە عێراقدا بینینە سەرمێزی گفتوگۆ و لە ئەنجامدا ڕوخاندنی ڕژێمی باسی لێکەوتەوە. ئەوانە هەمووی دەرەنجامی گەیشتنی پێکەوە گەیشتن، لێک تێگەیشتن و ڕێکەوتنێک بوو کە ئەو کات لە گۆڕەپاندا هەبوو. نەبوونی ئەم لێک تێگەیشتن و ئەم ڕێکەوتنانە ئێستا و ئەو ڕێکەوتنە تاگلاینانەی کە لە بەغدا دەکرێت دە وڵاتانی جیران دەکرێت، ئەنجامەکانی ئەم ئەنجامانە دەبێت کە ئێستا فەرمو هەمومان ئەبینین لە عێراق پرۆسەی سیاسی لە عێراق پەک خراوە بە شێوەیەک کە بەرەو ئاراستەیەکی نادیار و تونێلێکی تاریک دەچێت. لە کوردستانیش بێگومان ئەگەر ئەم عنادیە بەردەوام بێت بێگومان کوردستانیش دواڕۆژی لە دواڕۆژی عێراقی ئێستاکە دیارتر و ڕوونتر نابێتن. بۆیە پێویستە لانە سیاسەکان لە کوردستان لە عێراق بە تایبەتی لە کوردستان ئێمە نەباسی ناوماڵی خۆمان دەکەین، بۆەوەی ئێمە لە کوردستان پێمان وابوو نەدەبایە ئەو ڕێکەوتنە لە بەغدادا بکرێت بۆ ئەوەی بمانتوانی باە هەر نەبێ پێشتر ڕێکەوتنێک لە نێوان لایەنە سیاسیەکان لە کوردستاندا بکرێ باە ئامانجەکان دیاری بکرابە بە یەک پاکیج بچوو باینە بەغدا. جا ئەگەر لایەنی قسەکردمان سوننە بە شیعە بە هەر لایەنێک لە لایەنەکان لەناو سوننە و شیعەشبان دەمانتوانی بە یەک پاکیج ڕوبەڕوویان ببینەوە وەکو جارانی پێشووتر ئەگەر تەواوی دەستکەوتەکان نەبا، بەڵام دەمانتوانی بە شێوەیەکی ڕێژەی دەستکەوتێک بۆ گەلی کورد دەستە بەر بکەین کامە نەکرا. بۆیە پێم وایە لای هەموو کەسێک ڕوون و ئاشکرایە کە ئەم عینادیە لەکوێیە، مەبەستی عینادیەکان لەکوێ بەداخەوەش ئێستا بەرژەوەندی گەل لایلانە سیاسەکان پێناسەیەکی زۆر جیاوازتری بۆ دەکرێتن و بەڵێ کاک ینی کە کاتێکگینە سەر پرسێکی گرنگی وەکو هەڵبژاردن ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر چی بڕیارێک دراوە بۆی کە مانجی دە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ، بەڵام لەگەڵ ئەوەشە لایەنە سیاسەکان تێڕوانینی جیاوازیان هەیە لەسەرەوە هەڵبژاردنەوە. هەندێکیان نەک هەندێکیان زۆری نەیان پێیان وایە کە دەبێت ئەم یاسای هەڵبژاردنە هەموار بکرێتەوە و بە شێوازێک بێکە لەگەڵ خواست و داخوازی هاوڵاتیانە بگونجێ، بەڵام لەگەڵەوەشە لەمەشیانە ڕەتکردنەوە هەیە و لەمەشیانە جۆرێک لە عینادی سیاسی هەیە. یعنی ئەمە پێت وایە ئەمە دەرهاویشتەی ئەو دۆخەیە کە ئێمە لە عێراق جیرۆ دەیبووین یاخود نەخێر ئەمە کەڵەکەبوونی ئەو ململانێ و لێک تێنەگەیشتانەیە کە لە هەرێمی کوردستان بە درێژای چەند ساڵە ئێمە ئەیبینین. ئەزانی خۆی هەم وایە و هەم پێچوانەکەشە، ینی تۆ ئەگەر سەیری بکەی عێراقیش گیرۆدەی ئەم کێشەیە نەک ئەم کێشە لە عێراقەوە هاتووە، خۆمان لە ناو خۆماندا ئەو کاتەی کە عێراقی دیموکراتی و فیدرالیش نەبوو دووچاری ئەو کێشانە بووین بەر لەوەی ڕێژەمی بەعس لەسەر کار لابچێ ئێمە براکوژیمان هەبووە، ململانەی و توندوتیژی سیاسیمان لە گۆڕەپانی سیاسی کوردستاندا هەبووە. ئەمانە هەمووی دەرهاوێشتەی زادەی فکرێکە کە بەرژەوەندەکانی خۆی تاگلانە بە شێوەی خۆی پێناساکاتەوە. وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی جیهانی دیموکراسی و مرۆیە بۆ پاراستنی مافی تاک و سیاسی خەڵکانێکە. ئەمە ئەگەر بێت و ماوە بە ماوە بۆ ماوەی 5 ساڵ 10 ساڵ ئەگەر بێت و یاساکانی هەڵبژاردن ئەبدێت نەکرێنەوە، ئێمە وڵاتێکین وەکو عێراق باسەکەم ئێمە گەلێکین وڵاتێکین کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو تقریبەن هاتوینێتە ناو پرۆسەی دیموکراسی جیهانیدا. دەکرێت یاساکان لە ماوەی 5 ساڵ و 10 ساڵیش ئالوگۆڕی بەسەردا بێت و هەموار بکرێتەوە. ناکرێت من لە کاتێکدا کە توانی بێتم بەشێک لە داواکاریەکانم دەستەبەر بوو بێ لە ناو یاسایەکدا ئیتر هەمواری نەکەمەوە ئەبدێتی نەکەمەوە بە ڕۆژی نەکەمەوە. ئێستا ئەگەر وای لێ بێتم تۆ سیرکە گەورەترین دژبەری یاسایی جیهانیە کە تۆ ئێستا یەکلایەنە بەرامبەر کۆی لایەنەکان بەوەستیەوە بۆ ئەوەی پرۆسی سیاسی لە کوردستاندا بەڕێوە نەچێت یان یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە. ئەم عینادە خەتەرناکە مەترسیدارە بە شێوەیەکی زۆر گەورە زەربەیەکی زۆر گەورە
لە ئاسایشەکانی هەرێمی کوردستان دەدا، ئاسایشی نیشتیمانی، ئاسایشی وڵات، ئاسایشی خۆراک، ئاسایشی بازرگانی، کۆی ئەمانە ئەکەوێتە ژێر پرسیارەوە تەنها لەبەر ئەوەی تۆ ئامادە نەبی یاسایەک هەموار بکەوە، لەبەرەوەی مەترسیت لەسەرەوەی هەبیتن کە بەرژەوەندیەکانت کە خۆت بە شێوەیەک لە شێوەکان بە گوێرەی پێناسەکەی خۆت پێناسا کردووە و بە پێی پێوەرەکانی گەلەکەت نین، بە پێی پێوەرەکانی کۆی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان لە گۆڕەپانی سیاسیدا نین. ئەم مەترسیەت هەیە بۆیە پێداگیری لەوە دەکەی کە نابێت ئەبدێت بکرێتەوە ئەمە وڵات بەرەو ئاگرێک دەبێت کە دووکەڵەکەی لە چاوی خۆشیان. باشە، بۆ لە عێراق قبولمانە بۆ لە هەرێمی کوردستان ئەو سیستەمەمان قبول نییە. بۆ نمونە باز لەوا کرێکە ئەگەر هەمواری یاسای هەڵبژاردن بکرێتەوە، ئەوە هەرێمی کوردستانەوێ بە چەند بازنەوە دوجار هاوڵاتیانیش ئەتوانن مافی خۆیان دەستە بەرکەن لەوەیە. بۆ لە عێراق ئێمە ئەمەمان قبولە، لە هەرێمی کوردستان قبولمان نییە. ئەزانی وەک باسم کرد، تۆ پێناسەی هەموو پرۆسێسێک بە پێی بەرژەوەندیەکانی خۆت پێنات. ئێستا لە هەرێمی کوردستان باس لە لایەنێک دەکەین کە پێناسەی بەرژەوەندیەکانی خۆی بە پێی پێوەرەکانی کوردستانی نین. بۆچی من دەبێت هەموارکردنی یاسای هەڵبژاردنم لە عێراق قبول بێت بەڵام لە کوردستان پێم قبول نەبێت؟ بۆچی دەبێت لە 18 بازنە بکرێ بە 83 بازنە لە عێراقدا پێم قبول بێت بەڵام لە کوردستان کە هەموو لایەنەکان دژی ئەم یاسانن، هەموو لایەنەکان لەگەڵ هەموارکردنەوەن، بەڵام من پێداگیری لە خودی یاساکە بکەم کە دەبێت بە شێوەیەکی خۆی بمێتەوە بە پێ ئەوەی پرۆسێسەکەی بە ڕێڕەوی هەموارکردندان یان ڕازیکردنی لایەنەکاندا تێپەڕێت تاگلانە بڕیار لە بەرواری ڕێکەوتی هەڵبژاردنیش بدەن. بۆیە من پێم وایە ئەم عینادێکی مەترسیدارە و لەوانەیە لە شێوەیەکی لە ماوەیەکی کورتمەودا بەشێک لە بەرژەوەندیەکانت دەستە بەر بکە، بەڵام لە درێژمەودا بێگومان هەم مەترسی لەسەر خودی ئەم لایەنە و کۆی لایەنەکانە و هەم مەترسی لەسەر گەلی کوردی. باشە، ئەگەر کاتێک ئێمە بمانەوێ کێشەیەک لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە ومانەیە چارەسەریکەین، بەڵام جاری وا هەیە بەلاڕێدا دەبرێ و ئەشێوێندێ، یعنی ئەم شێواندنە لە قازانجی شێ. بەداخەوە ئێستا لە ماوەی 10 ساڵ و کەمێک زیاتری ڕابردوو شایەتی دیاردەیەک بووینە کە تۆڕە کۆمەڵاتیەکان، ڕۆژنامەگەری، زۆربەی ڕۆژنامەکان بەکاردەهێنرێن بۆ شێواندنی بابەتە سیاسیەکان و لە هەمان کاتدا بابەتەکان لە بازنەی چارەسەرکردنی ئەکادمیستی سیاسی دەرچووە و ئێستا دەکەوێتە دەست خەڵکانێک کە بازرگانن، خەڵکانێک کە ئامانجەکان، ڕۆیاکان، استراتیژەکان بە پێی بەرژەوەندەکانی خۆیان دادەنێن. بۆیە زۆر بە ئاسانی هەوڵ دەدەن کە کێشەکان بشێوێنن، ڕووی کێشەکان بۆ یاغێکی تری لێ بدەن و ڕوو لە شوێن و ئاراستە و وڵاتی تر بکەن بۆ ئەوەی بیانەوێ بە هەژمونی وڵاتانی در یان پرۆسسەکە بسەپێنن یان ئەوە تا ئەگەر نەسەپێتن بەلا ڕێدا ببردرێتن. ئەمەش بابەتێکی زۆر خەتەرناکە و بێگومان لە ماوەی داهاتوو ڕۆژکەکانی دەبین. باش، ئایا ڕێکەوتن لەسەر پرسە سیاسیە نیشتیمانیەکان یعنی کارێکی قورسە ئەوها بەم شێوەیە مامەڵی لەگەڵاکرێ؟ ئەین تۆ کاتێک داخوازی داواکاری هەیە بۆی کە ئەتەوێ گۆڕانکاریە بکەی، قورسە لەسەر پرسێکی نیشتیمانی ڕێکەوتن و سازان بکرێ؟ ئەزانی خۆی قورس نییە، بەڵام ئێمە باستە چی دەکەین؟ ئێمە مێژووی کورد پڕیەتی لە ڕێکەوتنی ژێربەژێری کوردی لەگەل وڵاتانی دەرەوە، لەگەڵ خەڵکانێکی بەرژەوەندی زلهێزەکان. ئەگەر بەهاتایەوە ئێمە بەرژەوەندی هەرە گەورەمان بەرژەوەندی میلەتی کورد، گەلی کورد بووایە، ئەمانتوانی زۆر بە سادەیی بگەینە چارەسەری کێشەکان. ئێمە بینین لە کاتێکدا کە شەڕی توندی براکوژی لە نێوان یەکێتی و پارتی هەبوو، خوا لێ خۆش بوو مامجەلال بە سەردانی کێشەکانی چارەسەر کرد. کێشەیە کە پێیان وابوو زلهێزەکان ئەبێ
تەداخلی تێدا بکەن ئەبێ وڵاتانی ئیقلیمی کۆک بن لەسەرەوەی تا بتوانن نیکێتی و پارتی لەم شەڕە دوور بخەنەوە بەڵام بە سەردانێکی مامجەرال خۆ لە خۆش بوو چارەسەر بوو کێشەکان ئەوەندە گەورە نین کە چارەسەر بکرێن کێشەکە لەوەدا تۆ لە چ سۆنگەیەکەوە سەیری کێشەکە بکەیت لە چ سۆنگەیەکەوە سەیری چارەسەری کێشەکە بکەیت چارەسەری ئەم کێشەوە ئەگەر بە پێی پێوەرەکانی نیشتیمانی بێتن تا چه ئاستێک تۆ زەرەر دەکەیت تا چه ئاسان قازانج دەکەیت ئەم لانانەی کە ئێستا لەگەڵ چارەسەری نیشتیمانی نین ئەمە چارەسەری کێشە بە مەترسی لەسەر بەرژەوەندیەکانی خۆیاندا ئەنێن بۆیە هیچ کاتێک پێم وانە بە ئاسانی بچنە ژێرباری ئەوەی کە بیانەوێ بە کۆدەنگی و ڕێککەوتنێکی نیشتیمانی کێشەکە چارەسەر بکەن هەمیشە مەترسیان هەیە هەمیشە خەتەری ئەوەیان لەسەرکە لەوانەیە چارەسەری کێشەیەکی ئەگەر نیشتیمانیش بێت ئەگەر لە ناو وڵاتیش بێت ئەگەر کێشەیەکی ئاسان و بەسیتیش بێت ئەمما چارەسەرەکەی لەوانەیە خەتەرێکی گەورەی لەسەر مەترسی خۆی یان مەترسی ئەم وڵاتانە هەبێت کە هەژمونی بەسەریاندا هەیە کە ساڵانەکە خۆ ئەگەر وانە بووە ئێستا بارودۆخی کوردستان کە کوردستانێک کە ئێستا هەم خاکەکەی زێڕە هەم دەوڵەمەندە بە سامانێکی سروشتی گەورەی جیهانی لە ڕیزبەندی وڵاتانی خاوەن سامان لە ڕیزبەندی سەرویە ئەڵام بەڵام ئێستا دەبینین بازاڕی کوردستان قەیرانی سوتەمەنی تێ قەیرانی کاڵە ئەساسیەکانی تێدا هەموو ئەوانە زادەی ئەم بیرۆکە بەرژەوەندی تەسک پارێزەیە زادەی ئەو عینادە سیاسیە کە نەمانتوانیوە چارەسەری ئەم کێشانە بکەن کە لە جیهانی ئەمڕۆدا لە سەدەی 2021دا بە ئاسانی چارەسەر دەکراوە ئەمە نەمانتوانین. باشە چوونە ناو هاوکێشەیەکی سیاسی لە عێراقا و چوونە ناو هاوکێشەیەکی تەنانەت ئیقلیمی و نێودەوڵەتیش بەبێ ئەوەی کە سازانێکی نیشتیمانی هەبێ بەبێ ئەوەی کە ئەم پرسە لە ڕووی نیشتیمانیەوە کۆدەنجی لەسەر هەبێ چەند مەترسیمان لەسەر دروستەکات چونکە لە ماوەی ڕابردووە ئەو نەنابێ بینیمان کە مەترسی دروست بوو لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ زانین جارێ چوونە ناو پرۆسەکەی خۆی لە خۆیدا کێشەیەکی گەورە دەنێتەوە لەبەرەوەی پرۆسەیە کە پرۆسەی ئیقلیمی و جیهانی بێت بێگومان ئەبێت دەستەبەری بەرژەوەندیەکانی ئیقلیمی و جیهانی بکاتن. ئێمە لە عێراق سیاسەتکردن لە عێراقدا بە هیچ شێوەیەک ئاسان نییە ئەبێ ڕەچاوی بەرژەوەندیەکانی وڵاتانی ئیقلیمی وڵاتانی جیهانی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقدا دەژین سنتەری پێگەیشتنی بەرژەوەندیە دژبەرەکانی بلۆکی شەرق و غەربە ئەگەر بتوێ بۆیە لە ماوەی 10 ساڵ و 20 ساڵی ڕابردوو بە تایبەتی دوای ڕوخانی ڕژێمی بەعەت زۆر لە سیاسەتمەدارەکانی جیهانی ئەم نەسیحەتیان بە کورد دەکرد کە دەبێ زۆر بە ئەسپایی زۆر بە هەشیاری دەبێت بچنە ناو پرۆسی سیاسی عێراقەوە ناو ڕێکەوتنەکانەوە ئەبێت چاویان لەوە بێت بۆ 10 ساڵ ڕۆیایی 10 ساڵە و 20 ساڵە و 50 ساڵە و 100 ساڵان هەبێت بۆ ئەوەی بتوانن هەر نەبێ بە کەمترین زەرەر لە کۆی هاوکێشەکان دەرچن. ئێمە لە هاوکێشەی ڕێکەوتنەکانی 100 ساڵی ڕابردوو بە هیچ شێوەیەک جوان باش دەرنەچوین ئێستاش لە نێو ئەو ئاگرانە دەدەسووتین. پێم وایە هەمیشە ئەگەر یەکدەنگی کۆدەنگی سیاسی بەنسبەت ئێمەی کورد لە کوردستاندا لەگەل لایەنە جیاوازەکاندا هەبێتن هەموو لایەنەکان ملئەدەنە بەر ئەگەر زیانێکیش لە ناو هاوکێشەی سیاسی عێراقدا هەبێت. ئەمما کە تۆ بە تایەکدانەنە ڕوود لە هاوکێشەیەکی سیاسی لە هاوپەیمانیەکی سیاسی لە عێراقدا کرد نەتەنها خۆت دەبیە هۆکاریەوەی کە لێکترازانێک دروست دەبێت بەڵکو لانی تریش پاڵەدەی بۆ ئەوەی بیانەوێ ئەوانش لە ناو هاوکێشەی تری سیاسی لە دژ بە هاوکێشە گەورەکە ئیش بکەن و ئەوە ترازانێکی گەورە دروست دەبێت کە ئەم ترازانە دواتر چارەسەرکردنێکی زۆر گەورەیە. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرچی چاودێری سیاسی کامڕۆ ڕاستەخۆ لەگەڵمان نبووی سپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانیشت داینەوە.